بە سەرپەرشتی قوبا تاالبانی جێگری سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان بەرهەمی هاوبەشی دەستگای میدیایی کورسات و بەڕێوبەرایەتی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دژ بە ژنانی سلێمانی کورتە فیلمی حەوت و نیو بەرهەمهێنرا کە لە دەرێنانی سۆنیا جەلی زەنگەنێ و ئەمڕۆ لە یەکەم ڕۆژی 16 ڕۆژەی چالاکیەکانی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دژ بە ژنان نمایش دەکرێت. ڕێژنە ڕزگار نێردراوی دیشتی هونەری کورسانی و زانیاری زیاتری لە ڕێژنە سڵاو لێبێ. بەڵێ سپاس ئاکام ئێمە ئێستا لە تەلاری هونەری شاری سلێمانین دیارە بە بۆنەی دوو هەفتەی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دژ بە ژنان ئەمڕۆ لێرە لە تەلاری هونەر چەندین چالاکی بۆ مافەکانی ژنان بۆ ڕوبەڕووبوونەوەی تونند و تیژی دژ بە ژنان ئەنجام دەدرێت لەناو ئەو چالاکیانەیە ئەمڕۆ کورتە فیلمێک بە ناونیشانی حەوت و نیو نمایش دەکرێت دیارە ئەم فیلمە لەلایەن سۆنیا جەلیل زەنگەنەوە کاری دەرهێنانی بۆ کراوە من بۆ گفتوگۆی زیاتر لەسەر فیلمەکە میوانداری سۆنیا جەلیل زەنگەنەمان کردو کە ئێستا ئەمڕۆ لە لامان میوانن سۆنیا گیان بە ئەرک نەبێگەر فەرمووی بێتەیەرە سپاس دەکەم هەڵبژاردننی ناوی حەوت و نیو یاخود بۆ ناونیشانی ئەم فیلمە چیە سۆنیا؟ بەخێرمان سەرتام ناتوانم لە ئێستا ناونیشانی فیلمەکەتان بۆ ئاشکرا بکەم چکە پاشکەمێکی تر بۆ یەکەم جار کورتە فیلمی حەوت و نیو نمایش دەکرێت هەر کەسێ بیبینێ فیلمەکە ئەزانێ بۆچی ناونیشانەکەی حەوت و نیوە کورتە فیلمی حەوت و نیو لە 16 ڕۆژەی چالاکیەکانی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دژ بە ژنان پێشکەشەکرێت لە چیرۆکێکی ڕاستەقینەوە وەرگیراوە کورتە فیلمەکە بە خۆشحاڵی و کۆمەڵی ئەکتەری دیاری شاری سلێمانی بەشداریان تیا کردووە بەرهەمی دەستگای میدیایی کورساتە بە هاوبەشی لەگەڵ بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دژ بە ژنان و بێگومان بیریشمان نەچێت بە سەرپەرشتی بەڕێز قوبات تاالبانیە. بیرۆکەی ئەم فیلمە لە چێوە سەرچاوی گرتووە سۆنیاگیان؟ بیرۆکی ئەم فیلمەلەوە سەرچاوی گرتووە وەکو زانین لێرە و لەوێ زۆرینەی کات ئەبیستینەوە ئەبینین کە تونند و تیژی بەرامبەر بە ژنان و کچانەکرێت ئێمەش بۆ ئەم ساڵ بە پێویستی زانین بەرپرسیارەتێکی زیاتر بخەینە سەر هونەر کە بتوانین ئێمە لە ڕێگەی هونەرەوانێ خەمەکانی ژنان خەمەکانی ئەوانی کە تونند و تیژیان بەرامبەرەکرێت ئێمە دڵنیان بگەێنین هونەر ببێتە فاکتەرێکی گرنگ کە بتوانین لە ڕێگەیەوە کۆی ئازار و کۆژانەکانی ژن بگەێنین. کەواتە هونەر تا چەندێک ئەتوانێت پاڵپشتی بڵێن ژنان بکات داکۆکی بکات لە مافەکانی ژنان بەتایبەت پێت وایە هونەر توانیوێتی ئەو پەیامە بگەێنێ خۆ دۆکو سینەماکارێک چۆن ئەمە هەڵەسەنگێنی؟ بێگومان هونەر ڕۆڵ و کاریگەری گرنگی خۆی هەیە کە بتوانێت پەیامی ژنان بگەێنێ نەک هەر تەنها پەیامی ژنان بەڵکو هەموو پەیامەکانی دیکە بگەێنێت چکە هونەر ئەتوانێت هەموو سنوورەکان ببڕێت هونەر ئەتوانێت لە ڕێگەی لە چوارچێوەی بابەتێکی هونەریە هەموو باسەکان بگەێنێتە ناو خێزانی کوردەوانە. سۆنیا ئەمڕۆ کە ئەم فیلمە لە تەلاری هونەری شاری سلێمانی نمایشەکرێ دوا بە دوایی ئەو نمایشەی ئەمڕۆ لەکوێی تر نمایشەکرێ ئەو پەیامی سۆنیا چۆن نەگاتە هاوڵاتیان و بینەران؟ بەڵێ دوا بە دوای ئەمڕۆ کە کورتە فیلمی حەوت و نیو نمایشەکرێت دواتر پلانمانەوە بیبێنە چەند شارێکی هەرێمی کوردستان دواتریش پلانی ئەومان هەیە لە کۆی خوێندنگەکانی هەرێمی کوردستان وەکو فیلمێکی هۆشیاری بۆ خوێندکارانی بێگومان نمایش بکەن دواتریش ئێمە ئیشەڵا بەتەماین کاتێکدانین کە بۆ یەکەم جار لەسەر شاشەی دەستگای میدیایی کورسات فیلمی حەوت و نیو نمایش بکرێت. زۆر سپاس سۆنیاگیان بە هیوای سەرکەوتن و فیلمی زیاتر بەڵێ ئاکام ئەمڕۆ فیلمی حەوت و نیو لە تەلاری هونەری شاری سلێمانی نمایشەکرێت وا بڕیارە دواتر لە شارەکانی هەرێمی کوردستان یاخود لە خوێندنگەکانی تری کوردستان ئەم فیلمان نمایش بکرێت و هۆشیاری زیاتر بدرێتە هاوڵاتیان بۆ ڕوبەڕووبوونەوەی تونند و تیژی دژ بە ژنان. ڕێژنە سپاس بۆ تۆ.